پرسیار لە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل کرا بە ڕەحمەت بێت چی ڕێگایەکەیە بۆ ئەوەی سەلامەت بین لە زمانی خەڵک. ئیمامی ئەحمەد فەرمووی شتیان بدەرێ شتیان لێ وەرمەگرە، با عەزیەتت بدەن عەزیەتیان مەدە، پێداویستیەکانیان بۆ جێبەجێ بکە تەکلیفیان لێ مەکە هیچ شتێکت بۆ جێبەجێ بکەن. ئەڵێ پێی وترا ئەی ئیمامی هەوڵامە قورسە خەڵکێک تۆ بیدەیتیە و ئەزیەت و بدەن و مەساڵیحەکانیان بۆ جێبەجێ بکەیت. فەرمی ئەی تۆ ناتەوێت سەلامەت بیت، تۆ تەوێت سەلامەت بی لە قسە و لە دەستی خەڵک؟ بەڵێ، کەواتە بیان دەرێ شتیان لێ وەرمەگرە، با عەزیەتت بدەن عەزیەتیان مەدە، مەساڵیحیان جێبەجێ بکە و تەکلیفیان لێ مەکە، ئەو کاتە بەڕاستیەکەی تۆ سەلامەتە بی لە دەمی خەڵک. ئایا سەلامەتی شێ لە دەمی خەڵک؟ نەخێر. ئەم ئەثەرە و بابەتەی ئیمامی ئەحمەد لە کتابی سیەر ئەعلام النوبەلاء لە مجەلەدی 11 هاتووە بە ڕەحمەت بێت.